خی گەورەتان لێبێ میوانانی ماڵی خوا. السلام عليكم ورحمة الله وبركاته. ومێدەوارین لە خوای متعال لە پەروەردگار بۆ خاتر گەورە و میهرەبانی خۆی، بۆ خاتر ناوە جوانەکانی خۆی ڕەحم بە نەخۆشی هەموو لایەکمان بکە، بە تایبەتی ئەوانەی داوای دوعای خێران کردووە و زۆر نەخۆشن و زۆر داوایان کردووە. خوای گەورە بۆ خاتر گەورەی خۆی، بۆ ئیسمی عەظەمی خۆی شفای عاجلیان بدا و ئەوانەیشی داوایان نەکردووە. خوای گەورە لە مردووی هەموو لایەکمان خۆش ببێ ئینشاء الله. هەر کەسێک خۆشەویستێکی ڕۆیشتووە خوای گەورە سەبووری بدا، خوای گەورە لە بەهەشتا و لە قیامەتدا بە چاکە و باشە هەموومان بگەیتە یەک. اللهم ئامین. ئازیزان و خۆشەویستان، حەزم کرد لە وتاری ئەمڕۆدا بە پشتیوانی پەروەردگار تەواوکەری وتاری ڕابردوو چەند خاڵێک مابوو یان بابەتەکە هەڵی دەگرێ لە خزمەتی ئێوەدا کە لە زمانێکا دەژین ئەبێ زۆر جار یەکتری ئاگادارکەینەوە لەو شتانەی کە خراپن بۆ ئەوەی تووشی خراپە نەبین، بۆ ئەوەی تووشی فیتنە نەبین، بۆ ئەوەی تووشی ڕێگایەکی چەوت نەبین، قیامەتی خۆمان بدۆڕێنین و قیامەتی ماڵ و مناڵمانش خوانەکە بدۆڕێنین و دنیامانش بدۆڕێنین. چونکە ئەم زمانە ئێمە زمانێکی تیاین بەرەو فیتنە دەچێت، زۆرتار چاکەکان و خراپەکانت لێ تێک دەچێت، نازانی بەڕاستەکانش واد لێ دێ بڕوا ناکەی. ئەبێ ئینسان ئیماندار زۆر وریا بێ، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاماژەی پێکردووە لە زۆر شوێندا کە ئێمە زۆر جار بە وریایی و مماڵە بکەین یا تا معاملە بکەین لە زمانی فیتنەدا، بە تایبەتی ئەوەی خوا و پێغەمبەر وتێتی ئەوە بکەینە دەستورێک بۆ خۆمان لە فیتنەدا دەردەچین. ئەمە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمەی فەرمووە، چونکە لە کاتی خراپیدا ئازیزان و خۆشەویستان خوای گەورە تەعزیبی هەر گەلێک هەر ملەتێ هەر شوێنێک بدا خراپەکەی بەری کە و چاکەکەش بەری ئەکەوێ. ئەوە نییە ئەو خراپە بەس بێت چاک خراپەکان بگرێتەوە چاکەکان قوتاری بێ نەجاتی بێ، نەخێر ئەمە نییە. تەماشای قورئان بکەین، تەماشای کەلامی خوا بکەین جەلە جەلالهو. پەروەردگارە فەرمێ ئەعوذ بالله من الشیطان الرجیم واتقوا فتنة لا تصيبن الذين ظلموا منكم خاصة. ئەفەرمێ خوای پەروەردگار لەوە بترسن کە بەڵاو کە فیتنە بێت بەسەرتاندا وریابن ئەو فیتنەیە کە هات بە ستەمکاران ناگرێتەوە، خاصە تایبەت نییە بۆ ستەمکاران. زۆر جار لەوەیە من و تۆ دوعا بکەین بڵین خوایگیان بۆ فڵان ستەمکار لە ناونادا، بۆ فڵان کەس یان فڵان شەخص یان فڵان دەسەڵات بۆ لە ناونادا. ئەگە خوای گەورە فیتنەیەک بەڵایەک موسیبەتێ بەسەر ئەودا بێنێ ئەگەر لەگەڵ توا بژێ تۆش دەگرێتەوە. واعلموا أن الله شديد العقاب. وریابن بزانن خەڵکینە خوای گەورە شدید العقابە، چونکە هەتا ڕادەیە لە مەخلوقات و لە خەڵکانی خۆی دروستی کردووە مرۆڤەکان کە زیادڕەوی نەکەن، کە زیادڕەویان کرد خوای گەورە تووشی بەڵایەنەکە، تووشی موسیبەتیانەکە بۆی بگەڕێنەوە. ئەزانن ئێمە گەلێکین قەومێکین ئێستا ئەم زەمانە زۆر چاومان سوورە بە گوناح بە تاوان. ئەها تەماشاکە چی نەخۆشی ڕووی کردە لە هەمومان، بەڵام ئایا کۆڵ دەدەین لە گوناح؟ ئایا کۆڵ دەدەین لە خراپە؟ تەماشامان کە ڕۆژگار نەبێ، ڕۆژ نەبێ، شەو نەبێ، خۆشەویستانمان بەدەستی خۆمان دەنێژین دەگەڕێینەوە هەبەردەوامین کە ئەنەما لەگەڵ ئێمای نییە. ئێستا من قسە بۆ ئێوە دەکەم، جەنابتان قسە بۆ یەکێکی هەموومان لە دەستەر خۆمان لای ئەدەین. وا ئەزانین ئێستا من پیاوێکی چاکم و ئێوە خوانەکە خراپ نەخێر. هەموومان ئەم قسانەکە دەکەین، من لە خۆمەوە دەست پێ یەکەم لەگەڵ ئێوەدا. زۆر جار هەموومان وا دەزانین ئێمە پیاوێکی چاکین مقابلەکەیە، قسە ئەەکەی بۆ یەکێکی ترەیکەی بۆ من نایکەی. زۆر گلەی دەکرێ ئەڵێن مامۆستای ئاینی لەسەر ئەم ژیانە قسە ناکە، وتارەکانیان ڕەبت نییە. ئێمە چی بڵێن ئازیزان؟ ئێمە ئەگە خەڵکی خۆی چاک بێ هەموو دنیا چاکە بێ. ئەهلی مزگەوت خۆی ئەگەر ڕاز بکە و خەڵک هەمووی ڕاز بکە هەمووی چاک دەبێ. هەموو دەسەڵاتدارێ لە خەڵکە ئەگە خەڵک چاک بێ ئەو ئەتوانێت چی بکە؟ ئەو چی پێ دەکرێت؟ ئەوەی کە من و تو بۆی ئەنجام ئەدەین، من و تۆ بۆ دەیکەین،
ئەگە من و تۆ لە خراپەدا بۆی نەکەین ئەو چی پێ دەکرێت؟ ئازیزان و خۆشەویستان ئەبێ وریابین هەمومان بگەڕێینەوە لە تاکێکی بچوو کە تا سەرەوە. وەڵڵاهی ئەگە بەردەوام بین، ئەگە بەرەو خراپە بچین و کۆڵ نەدەین، وەڵڵاهی خوای گەورە لە ڤایرۆس خراوتر دێنێ، لەمە خراپتر دێنێ. چونکە ئەبێ پەشیمان بین، بگەڕێینەوە بۆ قاپی خوا، بگەڕێینەوە بەلای خوا. تەماشاکە ئێمە بەرەو خراپە دەچین ڕۆژ بە ڕۆژ. ئەوەی خراپەیە چی پێدرێ؟ پەرەی پێدرێ، شوێنی باشتر، چاکتر، خۆشتر. بەداخەوە ئێمەی ئەهلی مزگەوت و جمعە و جەماعەت ئەشەن و بیلاما ئەکەین بەردەوام، ئەشەن و بیلا دەکەین بەردەوام. لەوەیە من هەندێک قسە بکەم لە وتارە یان کۆمەڵە یان کەسێک لای توودا قسە بکە، بەخۆی بێ یان بە حزبەکەی بێ یان بە دەسەڵاتەکەی بێ، یەکسەر تووڕە بێ و ڕەنگی زەر دەبێتەوە و سوورە بێتەوە، غیرەتەی گرێ. بەڵام لە بەیانەوە هەتاورە جمێن بە دین و بە شەرەف و بە کەرامەت یان بە دینی یان بە پێغەمبەر یان بە خوا نوزەی لێوە نایە. ئەم شەخسە نوزەی لێوە نایە. ئێمە ئەوەیە، قەداسیەت ئەمەیە. تۆ ئەیپەرستی، تو شەخسەکە ئەپەرستی، کردوتەتە خوا. قبول ناکەی کەسێ قسە بکات ئەم شەخسە، ئەگە قسە بکە لێی تووڕابی، ئامادەی بیکوژی، ئامادەی لە پێنایە خۆ دەیتە کوشت. ئەمە خوایە، نەعوذ بالله. ئەی پەرستن چۆنە ئازیزان و خۆشەویستان؟ ئەگە حزبەکەت وابێ ئەوە پەرستنە، ئەوە شەریکت بۆ خوا قەرار داوە. تو حزبەکەت بوتوتە هاوتای خوا، هەر شەخسێ وا بپەرستی خوا دەپەرستی، نەعوذ بالله. ئێمە زۆر جار خەڵکانێک، کەسانێک، حزبانێک، خەڵکانێک بردومانە تا ئاستی خوا، ئاگامان لە خۆمان نییە. وا دەزانێ گەرە و مەعاشەکە بە من نەدا لە برسا دەمرم. کورەکەمێ فکر کەرەوە، من و تۆ ئەوش نەک تۆ، ئەو لەدایک نەبووە، تۆ لەدایک نەبووی، دنیا نەبووار، ڕزق نووسراوە بۆ ئەو بۆ تۆش، ئەجەل نووسراوە بۆ ئەو بۆ تۆش. ئازیزان و خۆشەویستان ئەبێ هەمومان خوای پەروەردگار کاتێ فیتنەیە دێنێ بەڵایەک، ئەوە نییە ئەوەی خراپەیە بیگرێتەوە باقیەکەی وڵات چاکە و باشە ئیتر نایگرێتەوە، نەخێر. بەڵکو لە چاکەکەەوە دەست پێکا، چونکە چاکەکەی یارمەتی دەری خراپەکەران بوون، کە یارمەتی دەربوون ئەو کاتەوانش دەکرێتەوە. ئازیزان و خۆشەویستان ئەبێ وریابین، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێت ئینەها ستەکون فتنە، وریابن زمانی دێ فتنە دێ، فتنەی زۆر دێ. فەرموویان وەما نەصنع یا رسول الله صلی الله عليه وسلم، لەو زمانەدا چی بکەین؟ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی بگەڕێنەوە بەلای ئەو کەسانەی، ئەو سەحابانەی، ئەو کەسانەی کە فیتنەیان بیوە، واتە ژیانی تەجروبەیان بینیوە لە کاتی موسیبەت و بەڵادا چیان کردووە، لەوانەوە فێر بن. یەکێ لەو سەحابە نازارە عەبدوڵڵای بن عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە کاتی فیتنەکانە مەوجود بووە لە دواییدا لەم فیتنەی موسڵماناندا. بۆیە لە حەدیثدا هاتووە فەرموویەتی فیتنە دێ وەک بایە، فیتنە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم بایەکی سەریع، باکە دێت ئەگەر نەدبا ڕێگاکەت لێ تێک ئەدا، کە ڕێگاکەتی لێ تێکدا نازانی کامە خراپە کامە چاکە، ئەو ڕێگا چاکەی کە ڕۆیشتووی لێت تێکەڵ دەبێ. ئەبێ لەو کاتەدا وریای خۆت بیت، وریابی لەسەر خۆ مامەڵەکەی بۆی لێ تێک نەچێ ڕێگاکە، ئەو ڕێگە ڕاستەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ بۆی دەستی پێوە بگری لێت تێک نەچێ، ئەو ڕێگا صراط المستقیم کە پێغەمبەری نازدارە فەرمی عليه الصلاة والسلام. یان فەرموویانە لە حەدیثێکی دردا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ پەنا ئەگرم لەو فیتنانە، پەنا ئەگرم لەو فیتنەی کەچی نیعمەتەکانی خوام لێ دەسێنێتەوە، پەنا ئەگرم لەو فیتنانەی کە نیعمەتەکانی خوام لێ دەسێنێتەوە. زۆر جار ئێمە لەوەیە بەڵام موسیبەتەکان بێت بە بۆنەی هەندێ ناشکریەوە بێ کە من بیکەم تۆ بیکەم، یان سەرەوە بیکە هەتا هەڕوا هەرێکی بە ئاستی خۆی. ئەبێ وریابین کاتی هەتە کاتە ژیانت خۆشە لەو کاتەدا چەندێ سوپاسی خوا دەکەی. ئەگەر هات و سوپاسی خوات کرد ئەوە زیاتر خوای گەورەی ڕشێنێ، ئەگەر نەبوو ئەو کاتە ئیگرێتەوە. لە هەموو ئوموری دنیادا وایە، لە هەموو ئوموری دنیادا مامەڵەی ژیانی خۆت هەمووی وایە. ئازیزان و خۆشەویستان بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پەنای گردووە بەوەی خوایە بە فیتنە و بەڵا نیعمەتەکانم لێ نەسێنیتەوە، جەستەم ساغە خوایە تووشی نەخۆشیەکم نەکەی دەردی دەرمانی نەبێ، خوایە تووشی فەقیری و هەژاری و نەداریەکم نەکەی ڕسوام بکەی، خوایە وام لێ نەکەی چاوم لە دەستی خەڵک بێ.
خوایە وام لێ نەکەی ژیان نەبێ تاقەتی ژیانم نەبێ ئەمانە ئەبێ ئینسان ئیماندار وا خەفەت و غەمێکم پێ بدەی خوایە گیان ئەوە نەبێ بەڵکو ئەوەی چاکە بۆم بکەی ئینسان ئیماندار ئەتوانێ بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پەنای گردووە لەو فیتنانەی کە زۆر قورسە ئینسان بەری ناگرێ ئینسان ناتوانێ لەگەڵیدا بڕوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئینسان ومن ئەفتا بفتە یان بفتوە واتە هەر کەسێ لە کاتی زەمانی فیتنەدا قسەیەک دەڵێ وشەیەک دەڵێ لە باڵی حرام و حەڵاڵدا قسەیەک دەکا وەک فتوایە یعنی ئەبێتە حکم ئەدا لە کاتی فیتنەدا غەیر ثابت فإنما إثمه على من افتتى واتە ئەو فتوایە کەسێک پێتەڵێ ئەمە خراپە و چاکە ئەو کەسە نازانێ ئەنجامیە دیا گوناحی ئەو کەسەش لەسەر شانی ئەمە لەسەر شانی ئەمە وریا بن ئازیزان و خۆشەویستان هەندێک شت ئێمە ئێستا وای لێ هاتووە لە ئوموری دینە هەموو کەسێ قسەکە لە ئوموری دیندا هەمومان دانیشین لە مەجلیسێکە هەمومان قسە دەکەین هەمومان هەر بوارێک بێ زۆر جار قسە دەکەین و حەساب بۆ قسەکانمانش ناکەین ئەبێ وریابین شتێک نەڵێین کە علمان نەبێ خەبەرمان نەبێ و نەمان بیستووە ئەبێ وریابین چونکە ئەگە توتت قال الله و قال الرسول ئەمە بە ناو خوا و پێغەمبەر قسە ئەەکەی ئەگە وا نەبێ هەر کەسێ لەسەر زاری تۆ ئەمەی کرد و ئەگە خراپە بوو لە خراپەکاران خواژماردی لە قیامەتا خوایەقەی ئەوە دەگرێ ئەو کەسەی کە قسەکەی بۆ کردووە گوناحی ئەو کەسانە هەمووی تاوانی لەسەر ئەوەیە چونکە زمانی فیتنە ئەبێ وریابین لە زمانی فیتنەدا ئەوەی ئینسان زبانی بگرێ زۆر جار قسە نەکە کەم قسە بکە ئەوەی هەتا بکرێ کەم قسە بکە قەزمان لە ئوموری چییە قسەکردن لەوەی کە نازانی چاکە یان خراپە بەڵام ئەگە زانی چاک و باشە و بەتەکید لێی مێستە و لێی ڕامەوەستە ئەوە چاکەکان ئەنجام بدە چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دوعاکانیدا زۆر جار ئەم دوعایی دەکرد ولا تجعل مصیبتنا فی دیننا خوایە مصیبەت نەخەیتە دینەکەمان لە دینەکەمان مصیبەت نەخەیتە ئەو بیر و باوەڕە و عەقیدە و ئەو ئیسلامەتی و دینداریە کە هەمە خۆم ماڵ و مناڵم مسلمانان چونکە ئەبێ ئێمە غەمی ئەمە بخۆین چونکە هەموو شتێ بڕوا هەموو شتێ هەبێ و بڕوات فانیە هین دنیایە پارە هەبێ نەبێت دنیایە ژیانی دنیا دێ و ئەڕوا فەقیر دەبی دەوڵەمەند دەبی بەڵام دینت ڕۆی هەم ژینتە ڕوا هەم قیامەتت دەڕوا خوا پەناماندا بۆی ئینسان زۆر جار ئەبێ ئەو دوعایە بکە کە ئینسانی ئیماندار سابت بێ لەسەر دینەکەی وە فیتنە و بەڵاو موسیبەت نەیگرێتەوە چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سێ جا ئەمەی فەرمووە بەرامبەر سەعید ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ یەکێ لە سەحابە ئەژێ ئەو پیاوە پارێزراوە ئەو پیاوە سەعیدە فەرمی ڕەضا و یەکێ لە سەحابەکانە ئەو پیاوە سێ جا تکراری دەکاتەوە ئەمجا سەحاب و یاوەران فەرموویان ئەی پێغەمبەری خوا لە چی پارێزراوە لە زەمانی فیتنەدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتی لەبەرەوەی خوا ئیبتیلایەکە بەڵام خۆڕاگرە سابرە شتێ ناڵێ خوات و ڕەبکە ئەبێ ئیمانداران مسلمانان ئەبێ وریابین خوای گەورە بەڵا وا مەزانە تۆ ئیمانداری ئەبێ ژیانت خۆش بێتر ئەگە وا بێ غەڵەتە چونکە ئیماندار چی کاتێ ژیانی هەمووی خۆش دەبێ ئەمە لە دنیا نییە چونکە دنیا دار الامتحان سجن المؤمن ئەوەی کە ژیانی من و تۆ سەتاسەد چاک و خۆشە و مرتاحین بەهەشتە خوا گیان دایناوە بۆمان ئەهلی بەهەشتە بەڵام لە دنیادا هەمووی محنەتە مدەیەک ژیانت خۆشە مدەیەک خراپە مدەیەک سیحەتت چاکە مدەیەک سیحەتت چاک نییە بەڵام لە کاتی تەنگانەدا ئەبێ چی بیت خۆڕاگر بی وەک ئەم سەحابە چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە فەرموویەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی ئیمانداران مسلمانان ئەبێ وریابن ئەوەی ڕووتان تێدەکا ئەو فیتنانە ڕووتان تێدەکا سێ حاڵەتە یەکێ لەوانە ئەوەیە کە تووشی ئەو فیتنەکە بەرەو ڕووتان دێ تووشی ئەو فیتنە دەبن ئەگەر چەندێک کەمش بێ دووەمش فەرموویەتی ئەو فیتنەیە دێ وەک بایە زۆر جار باکە سەریعە
ئەو باە کە سەریعە بێ خۆت زۆر تون بگری. بۆیە ئەفەرمن لە ئاخر زەماندا دین وەک ئەسکڵێکی ئاگری لێیە. ئەسکڵ ئێستا تۆ ئەسکڵێکی ئاگردانە و ئەبێ دەستی پێوە بگری، چی لێ دێ؟ تەبعەن دەستت دەستوێ، ئەگەر زۆر بیگری گیانتش دەستوێ. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام لە زەمانی فیتنەدا ئیماندار وای لێ دێ ناچار دەبێت دەستگرێتە ماسکە ئاگرەوە، یان ئەمە بگرێ بستێ یان ئەوەیە بفەوتێ. نە سووتانەکە باشترە. پێغەمبەری خوا فەرمێ دەستی پێوە بگرن. ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆ زۆر زەحمەتە پارەی حرام نەخۆی. سێر کە ئیمانداران زۆر زەحمەتە. ئەتەوێت دەوڵەمەندی، ئەتەوێت باس ئەەکەین لە ئێمە ڕێژەی گشتی باس ئەەکەین. ئەتەوێت دەوڵەمەندی، فەقیر نەبی، کتوپڕ بەرز بیتەوە، زۆر جار ئەبێ گوێ لە پارەی حرام و حەڵاڵ نەدەی، ئەبێ حەساب بۆ حرام و حەڵاڵ نەکەی، ئەمجار ڕاستە و خۆ دەوڵەمەند دەبی. ئەتەوێ بۆ نمونە ماڵەکەت پاک بێ، ئەبێ زۆر وریا بیت، ئەبێ زۆر درهەم بە درهەم ئاگال لێ بێ. ئەمە فیتنە نییە؟ ئەمە فیتنەیە. ئەتەوێ ئەو موچەیە کە وەری دەگری حرامەیە حەڵاڵە. هەموومان دەزانین چاک، هەموومان دەزانین. پێویست ناکە بچمە سەرەوە دوو سێ و چواری هەیە. هەموومان دەزانین کێ موچەمان حەڵاڵە حەرام. هەر کەسێ خۆی فتوا بۆ خۆی بدە، خۆی فتوا بۆ خۆی بدە. ئەرکەکەت بە جوانی دەکەی ئەوە ئی خۆتە، وەلە کەنیستە ئەرکش نەما، ئەرک بە بەلاشە. 6 ڕۆژارە دەوام شەکەی پێت ڕنابینن موچەکەش پێ بدەن. ئەڵێن جارە بێ خۆڕاگر بن، ئەبێ سابر بن. وازانێ وڵاتە لایەکی کاول بووە، وازانێ وڵاتە بەس لا ئێمە ڤایرۆسەی لە هیچ وڵاتێک نییە، وازانێ شەڕی داعش بەس ئێمە کردومانە، وڵاتەکانی تر نەیان کردووە. بەداخەوە زۆر جار باس لەوە نادەکەین، بەڵام لەی لاواڵین ئەوەیە کە تۆ بزانی ئازیزانی خۆشەویستان. ئێمە ئیسلام ئەگەر ئێمە من ئەگەر کەسێک خۆم ئەگەر من بێم و تۆ ئەو ئەم گشتمان هەمومان بڕۆین بڵین کاکە ئێمە چەند موچەمانەیە، هەرێکی 3 و 4مانەیە نامانەوێ، ئێمە قیامەتی خۆمان ناستێنی نامانەوێ، هەمومان بڵێ نامانەوێ. بندیوارم لە ماڵا پاڵی داوەتەوە ملیۆنی وەردەگرێ، قوڕ بەسەرت بەچی حەڵاڵێکەی؟ خۆمە دنیایە، قوڕ بەسەرت لە قیامەتە جوابی خوا چییە؟ بۆ بۆنەی تۆوە، بە بۆنەی هەزارانی وەک تۆی بندیوار، ئەوانەی کە مستحقن خوا نایەنداتێ، تۆی سەبەبی، چونکە تاوانی ئەو خەڵکە لەسەر شانی تۆیە، تۆی هەڵپەڕکەی بۆ دەکەی، تۆی چەپڵەی بۆ لێدەی، تۆی هەموو شتێکی بۆ دەکەی بندیواری قاچاخی. بەڵام تۆ ئازانی ئەمە لە دنیادا دەچێتە سەر، بەڵام لە قیامەتە ناچێت. خواگیان هەموو یەکلا دەکاتەوە، لە ساحەی مەحشەرا ڕادەوەستین هەمومان. لەو کاتەدا دەردەکەوێ ئەوانەی کەوا لە دنیا داڵێن هیچمان نییە، لەوێ دابزان چیان هەیە وەچی دەردەکەوێ. ئەو کاتە ئەو مڵکە و پارە بابێت فریای کەوێ، ئەو درهەمە ئەوەی کە سەفتەی دەکا و کۆی دەکاتەوە بابێت لە قیامەتە فریای کەوێ. ئازیزان و خۆشەویستان، ئەبێ ئێمە ناخی خۆمان هەر کەسێ لە خۆیەوە دەست پێ بکە، خۆی ماڵ مناڵی هەمووی دەچێتە سەر. ئەمجا پشتی زاڵم مەگرن ئازیزان، ڕجای خواتان لێکەم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوو لە ڕوو جەنابتان، ئەمە دەگەڕمەوە بۆی سەریح بین لەگەڵ یەکا. فەرموویە زانن ئەحمەق کێیە؟ دوو لە ڕوو جەنابان. ئەحمەق ئەوەی زۆرتر کەلیمەیەکی ناشرینە کاڵێ ئەحمەق، لە خۆتۆ تااقەتت نییە. دوو لە ڕوو جەنابتان ئەوەیشی گوێی لێمانە، یعنی گەمژە، حیج نەزان، ئینسانێکی زۆر خراپ لە دنیادا. وتیان بەڵێ، وتی ئەحمەق ئەوەیە، وتیان ئەحمەق ئەوەیە کە کەسێکە حیج بایەخ نادا بە ژیانی خۆی، ژیانی هەمووی لە خراپەیدا، خۆی تووشی گوناح و تاوان و خراپ کردە. وتیان نەخێر، ئەحمەق ئەوەیە دنیای خۆی قیامەتی کردەتە قوربانی چی؟ کردێتە قوربانی چی؟ دنیای کەسێکی تر نەخۆی. سە خەڵکێکمانەیە قیامەتی کردوتە قوربانی دنیای خۆی، دنیای خۆشەوە ڕاتە ڕێوە قەینە. نەکبەتتر قوربەسەرترەوەیە کە قیامەتی خۆی کردوتە قوربانی خەڵکێکی تر، لە پێناوی خەڵکێکی ترە هەموو شتێکە. قیامەتی خۆشی دۆڕانەوە لە پێناوی ئەودا، لە قیامەتیشدا دێت دەکەوێتە دوای ئەو. خۆی گەورەی لێ پرسێ باشە فڵان کەس بۆ وات کرد؟ ئەی کورە گەورەکان وتیان وا بکەین. گەورەکانشی ئەڵێ خوایە گیان ئێمەیشمان نەوت، بەس بامان کرد خۆی هات. ئەمە گشت پیاوەتیەکەی لە قیامەتا گەڕێنێتەوە بۆ تۆ، با ئێمە فرکەینەوە. کەسێک خراپە نەڵێین چاکە، هەتا کەی بڵێین چاکە، هەتا کەی تۆ گەرەکتا بە خراپ بڵێ چاک، بە چاک بڵێ خراپ و خوا ڕەحمت لێ بکە. یە پێغەمبەری خوا پێش 1400 ساڵ وتێتی زەمانێ دێ ئەوەی دەستپاکە ئەڵێن خاینە، ئەوەی خاینە ئەڵێن دەستپاکە.
ئەوەی پیاوی خراپە بارەکەڵای لێکەڵێن با پیاوێکی چاکە، ئەوەی کە چاکەڵێن خراپە کورە بەکەڵ گنایە. ئەمە چی لێزانێ؟ ئەم زەمانە نیە ئازیزان و خۆشەویستان مسلمانە بەڕێزەکان، ئەم زەمانە نییە من و تۆ هەموومان شایەتیە دەین بۆ خراپ. دوای لۆمەی کێکەین؟ لۆمەی خۆمان بکەین ئازیزان، لۆمەی خۆمان بکەین. ئێمە هەموو شتێ دروست دەکەین بەدەستی خۆمان، دەتوانین چاکی کەین و دەتوانین خراپی کەین. کە خراپمان کرد با لۆمەی خۆمان بکەین پێش هەموو کەسێکی تر. لەبەرەوەی ئەو کاتە ئەبێ وریابین ئازیزان و مسلمانە خۆشەویستەکان. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سێمیانە فەرمیێ وریابن. ئەو فیتنە کەمە یان زۆرە؟ کەمە یان زۆرە؟ بەعزە جار کەمە فیتنەکە ئینسان خۆی دەگرێ، بەعزە جار زۆرە بێ ئینسان ئیماندار وریابێ. لە حودەیفەیان پرسی و کۆتایی دێنین بەم قیسەیە بەم پیاوچاکە پرسیانیان لێ کردە حودەیفەی کوڕی یەمان. فەرموویان تۆ سەحابەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن بزانین تووشی فیتنە هاتووین؟ چۆن بزانین زمانی فیتنەیە؟ یعنی زۆر جار لەوەیان پرسیارە لە فکری ئێوەدا بخولێتەوە فیتنە یعنی چی؟ مامۆستا دوو تارە لەسەر یەک باسی فیتنە دەکەن. ئەم زەمانە ئەوەیە ئەم پرسیارە جوابمان دەداتەوە. حودەیفەی کوڕی یەمان ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ سەحابەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتیان چۆن بزانین؟ تۆ سەحابەی ئەوش فەرمووی هەرچی کاتێ بینیتان حرام حەڵال کراو جوان خرا وتی ئەوە حەڵالی خۆمە و مستحەقم و حەقی خۆمە، ئەوە زمانی فیتنەیە. هەرچی کاتێ کە حرام حەڵالش کرا عەکسیەوە ئەوش زمانی فیتنەیە. وەک ئەم پیاوچاکە فەرمووی فەرمی کەواتە هەرچکە لە زەمانەیە کەوتیتە زەمانەیە حرام حەڵال کریا و حەڵال حرام کرا ئەو زەمانە زمانی فیتنەیە. ئیتر هەموو ئەحادیث و ئایەتەکانی فیتنە لەو زەمانەدا ئەبێ ئینسانی ئیماندار کاری پێ بکات. خوای گەورە ڕەحم بە مولایەکمان بکە، عاقبەت خێرمان بکە، لەشمان ساغ بکە، خوای ڕاستمان بکەیتەوە. یا ڕەبی خوای هەر ئەڵڵەیەکمانەیە خۆت ڕاستمان بکەیتەوە، یا ڕەبی چاکمان بکەیتەوە، یا ڕەبی خوای لەگەڵ چاکەکارانە حەشرمان کەی، لەگەڵ